فیستیڤاڵی فیلمی جینۆساید لە چمچەماڵ بەڕێوەچێت و ئامادەکاریەکان بۆ فیستیڤاڵی فیلمی جینۆساید لە چمچەماڵ بەردەوامە. لە ئێستادا ناوی فیلمە بەشداربووەکانی فیستیڤاڵەکە ڕادەگەێنرێت. هاوکارانمان ئامادەکاریان بۆ کردوین بۆی ناوی فیلمە بەشداربووەکان بزانین و ئاگادار بین لە نوێترین ئامادەکاریەکان، نوێترین پێشهاتەکان تایبەت بە فیستیڤاڵەکە. فەرموو ببینەری. فیستیڤاڵە وەکو لە ساڵانی پێشوە ئاماژەمان پێدا کە ئەمە دیدارێک بوو بۆ هەموو ئەو کورتە فیلمانەی کە لەسەر جینۆساید ئەنجامەدراو لە چەمچەماڵ کۆکرایە و نمایشەکە. دواتر ئێمە لەگەڵ هاوڕێیانمان لە ڕۆشنبیری بیرمان لەوە کردەوە کام دیدارە بکەین بە فیستیڤاڵێک. خۆشبەختانە ساڵی پار خولی پێنجەمیمان بە سەرکەوتووی جێبەجێ کرد. هەر لە هەمان کاتە لە کۆتا ڕۆژی خولی پێنجەمدا ئێمە ڕامانگەیان کە خولی شەشەم بەڕێوەیە. سوپاس بەخوای ئێمە گەیشتوین بە کۆتا ئامادەکاریەکانی خولی شەشەم کە تێیدا ئێمە واما کردو زۆرترین و بەرهەمانەی لەسەر جینۆساید بەرهەمهێنراون ئێمە لە چەمچەماڵە نمایشی بکەین. ساڵانی پێشوو ئێمە زیاتر ئەو فیلمانەمان وەرئەگرت کە لەسەر کورد بوو، بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە بەرهەمانەی لە خواروی عێراق، بەرهەمانەی لە وڵاتی ئێران، بەرهەمانەی لە وڵاتی سووریا، لە وڵاتی تورکیا کە بە زمانی تورکی و بە زمانی عەرەبی بەدەستی ئێمە گەیشتوون. ئەم ساڵ لە چوارچێوەی فیستیڤاڵی ئێمە نمایشەکرێ. بۆ پرسیارەکەی جەنابەت ئێمە وەکو معلومە لای هەمووتان کە زۆرترین بەرکەوتەی تاوانی گەورەی ئەنفال لە چەمچەماڵە کە زۆرترین ڕێژەی شەهید و قوربانی بێسەر و شوێنی ئەنفالی تێدایە کە ئەمە بۆ ئێمە یەکێکە لەو هەنگاوانی کە بتوانین ئێمە وەکو داکۆچی کارێکی جددی لەم کەیسەیە کار بکەین بۆی بتوانین کە کەیسی ئەنفال وەکو هەموو کەیسە جیهانانی تر بە جینۆساید بناسێنین. هیوادارین بتوانین کە بیناسێنین. ئەوەی کە لای ئێمە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە توانیمانە لە ڕێگەی سینەماوە بۆ سینەما، چونکە ئێستا سینەما زمان حاڵێکی جددی لە هەموو کەیسەکانی دنیاە کە زۆر بە ئاسانی ئەتوانێت بگا بە بیستن و بینینی هەموو بینەرێکی تر، بە هەموو تاکێکی تر، هەموو خەڵکانێکی ترکە لە هەموو جیهاندان. باش ئەو لاەن و جیهانەی کە سپۆنسەر یاخود بەڵین هاوکاری ئەم فیلم فستیڤاڵە دەکەن چێن و فیلم فستیڤاڵەکە بزەبێت لە کوێ شوێنێکی شوێنی بەڕێوەچوونەکە کوێ ئێرە یان شوێنێکی دیکە؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە ساڵی پاریش و ئەم ساڵیش نووسینگەی کولتوری هونەری جەنابی کاکوبا تاڵەبانی کە سەپۆرتی جددی ئیشەکەی ئێمە هەڵوەتان فستیڤاڵە بەرهەمی ڕۆشنبیری چەمچەماڵ و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ و وەزارەتی ڕۆشنبیریە کە بە هاوبەشی ئێمەم کارە بە ئەنجام دەگەێنین. بە خۆشحاڵیەوە ئێمە ساڵانە کە توانیمانە لە مۆنومنتی ئەنفال وەکو شوێنێکی پیرۆز لای ئێمە هەموو ساڵێگەم کارە ساتە کە بیرەکەوێتەوە باسەکرێمە ئیڤنتەکەی بینە ئەوێ بۆ ئەوەی کە هەموو میوانانی کە لە جەرەوەی هەرێمی کوردستان هاتوون و مۆنومنتیان نبینی و بیبینن و چیرۆکەکانی ببیستن. و لە ئێستادا ئێمە ئەوەی کە کردومانە جێی خۆشحاڵەیەکەم ساڵ بەشێکی ترمان زیاد کردو بۆ فستیڤاڵەکەمان کە بەشی کۆرناڵە. هەڵبەتە ساڵی پاریش کۆرناڵمانە بوو، بەڵام ئەم ساڵ لە بەشی کۆرناڵە ئێمە خەڵاتی تایبەتیمانە بێ، نەگەوەی بە تایبەتی بەڵام پێشبڕکێیەکەن و فیلمانانی کە لە بەشی کۆرناڵە وەرگیراون. بەشێکی تر لە فستیڤاڵەکەی ئێمە دوو هونەرمەندی تایبەت، سێ هونەرمەند کە لە ساڵی نەوەتەکانەوە هەتاوەکو ئەمڕۆ لە بواری جینۆسایدا کاریان کردو، چ بە نووسین بێت، چ بە نواندن بێت، چ بە دەرێنان بێت، چ بە شانۆگەریان سینەما بێ، بەردەوام کاریان لەسەر جینۆساید کردووی مە ئەوانمان لە بیر نەچووە. سێ خەڵاتی تایبەتی فستیڤاڵ پێشکەش بە ئەوانەکەین لە یەکەم ڕۆژی دەستپێکی فستیڤاڵەکەمانە. لۆگۆی کورسات نیوز دەبینم لە پشتەوە کاک ئیدریس. هەڵبەتە بەو پەڕی خۆشحاڵیوە کە کورسات هەمیشە پاڵپشت و پشتیوانێکی گەورەی هەموو چەمچەماڵ بووە. اینجا پاڵپشتی ڕۆشنبیری چەمچەماڵ وە لەگەڵیشیدا فستیڤاڵەکانی کە لە چەمچەماڵەکرێت. ئەم ساڵیش بە هەمان شێوە کورساتی ئازیز وەکو سپۆنسەری میدیایی فستیڤاڵی ئێمە بەردەوامە بێ لەگەڵمانە. پێم خۆشە لێرەوە سوپاسی یەکە بەیەکەیان بکەین لە هەموو ئازیزانی کە ئێستا لێرەن هەتا ئەگاتە بەڕێوەبەری کەناڵەکە، چونکە بەڕاستی هاوکاریکی جدی ئێمن. و پێشم خۆشە لێرەوە سوپاسی هەموو سپۆنسەرانی ترمان بکەین کە لەگەڵمان هەبوونا، وەکو زانکۆی چەرم و وەکو ینی وەرزشی چەمچەماڵ، بە هەمان شێوە سنتەری سەرچاوی خۆشەویستی لە چەمچەماڵ، هەموو ئەو سپۆنسەرانی ترکە لەگەڵمانان سوپاسیانەکەین. هیوای ئەویان بۆ خوازین کە بەردەوام بن لە سپۆنسەرکردی و چالاکی و کارانی کە لە چەمچەماڵا کرد. کەی دەستپێکە چەند ڕۆژ بەردەوام بێەوە باسەوشک وەکو دەستپێک ئێمە پلانمان هەیە لە هەفتەی ئایندەیە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی گەورە ئەنجام بدەین کە بە
بەشداری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و لیژنەی باڵای فیستیڤال کۆ دەبێتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی دەبەستین و یەکەم ڕۆژی دەستپێک ئاماژە پێەکەین و بڵاوی دەکەینەوە و لەگەڵ ئەوەشدا ئێمە 4 ڕۆژی فیستیڤال بەڕێوە دەچێت لە چەمچەماڵ کە لەم 4 ڕۆژای ڕۆژی یەکەمیان ئیڤێنتی دەستپێک و کۆنسێتی گۆرانی و خەڵات و ئەو شتانەمان دەبێت لە ڕۆژەکانی تردا لە 3 تایمە بەیانیان و نیوەڕوان و شەوانیش فیلممان دەبێت وەدا لێرە شەوداوە لە هەموو فیلم ساز و بەرهەمێنەرەکان و هونەرمەندان دەکەین کە بتوانن بێن لێرە چێژ ببینن لە سەیکردنی و فیلمانە ئەو بە هەمان شێوە ئێمە شەوانیش لێرە نمایشی فیلممان دەبێت کە لە ئێستادا سوپاس بخوا هەوڵەکەمان دووبارە نۆژەن کردوتەوە ئامادەمان کردوتەوە بۆ بینەرانی خۆشەویست و بۆ دیارە هەر لە سەرەتایی ڕاگەاندنی شەشەمینی فیستیڤاڵی چەمچەماڵ بۆ فیلمی جینۆساید سەرەتا ئێمە ڕاگەاندنێکمان بڵاو کردەوە بە وەرگرتنی فیلمەکان کە ئێمە فیلم وەرەگرین بۆ ماوەی 2 مانگ ئێمە فیلممان وەرگرت دوا ڕۆژی وەرگرتنی فیلمەکان 31 مانگی ساڵی ئەم ساڵ بوو ئێستاکەیش ئەو فیلمانی گەیشتووە دەستمان 63 فیلم لە چەند وڵاتێکی جیاواز لە تورکیا، سووریا، لە ئێران و خۆڕە ناوەڕاست و خواروی عراق جکە لە فیلمەکانی هەرێمی کوردستان 63 فیلم وەرگیراوە. ئەم فیلمانە خراونەتە بەردەست لیژنەیەکی تایبەتمەند هەڵسەنگاندیان بۆ کرا و 43 فیلم بۆ خۆلی ئەم ساڵ نمایش دەکرێت. ئەو فیلمانی کە وەرگیراون هەمویان تایبەتن بە جینۆسایدیان بابەتی دیکەشتیا هەیە. زۆربەی ئێمە سەرەتا هەموو فیلمەکانمان وەرگرت. طبعا ئەم فێستیڤاڵە تایبەتە بە فیلمی جینۆساید. سەرەتا ئەو فیلمانی هات هەمومان وەرگرتووە لیژنەی تایبەتمەند ئەو فیلمانی چا کردوێتەوە کە تایبەتن بە جینۆساید واتە ئەو فیلمانی لەم فێستیڤاڵیان نمایش دەکرێت سەرچەمیان تایبەتن بە تاوانەکانی جینۆساید. دواکات بۆ وەرگرتنی فیلمەکان کێ کاکەژار؟ کاتی وەرگرتنی فیلمەکان تەواو بووە 31 ئەم ساڵ بوو ئێستاکە لە قۆناغی ئامادەکاری فێستیڤاڵەکەیان ئامادەکاریەکان لە سەدا چەندی تاو بووە بۆ فیلم فێستیڤاڵی جینۆساید؟ تقریباً لە دوا ئامادەکاریەکاندا هەموو شتێکمان حازر و ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی تا ڕۆژی دەستپێک و فیلمەکە فێستیڤاڵەکەیش ڕادەگەین.